بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازوو خۆشەویست خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتینەوە خزمەتان دەخوازین کە ئەمڕۆژ بە دڵدەرونێکی ئارام و بەلەشساغیەوە گوێویستمان بووی کە سوودمەند بن لە تەواوی بابەتەکانی ئەمڕۆمان. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوتان لێبێت. تەوەری یەکەمان قسەکردنە لەسەر بەرەنگاردبوونەوە تندروتیژی دژی ژنان کە دیارە لێرە دوو خاتون لە ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری میوانمانن پرۆژەیەکی تایبەتیانەیە بابزانین ئەو پرۆژەیان چییە، چۆن دەیانەوێمان بەرەنگاری تندروتیژی دژی ئافرەتان ببنەوە کە ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. بڵازان ئەمڕۆژ بە هەمان شێوەی ڕۆژانی ڕابردوو هەوڵ دەدەین لە ڕێگەی پەیامێرەکانمانەوە خۆپیشاندانەکانی قوتابیان بگوازینەوە کە ماوەی چەند ڕۆژێکە دووبارە خۆپیشاندان دەستی پێکردوێتەوە ئەوان داوای مافەکانیان دەکەن داوای ئەوە دەکەن کە دەرماڵەکانیان بۆ سرف بکرێت کە ماوەی چەند ساڵێکە لەلایەن ئەنجومەنی وەزیران و ڕاگیرەوە و لەگەڵیشیدا کۆمەڵێک داواکاری دیکەیان هەیە کە ئەمڕۆژ بڕیارە بێنەوە سەر شەقام و داواکارەکانیان بگەینە دەسەڵاتداران. دەستپێک دەچین لای کەش و هاوبزانین گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین ئەمڕۆ پێکەوە بینەری دەوێت. باس هاتە سەرەوەی کە کێ بەرگری لە ژنان یا ئافرەتان بەگشتی دەکەن یاخۆت کێ بەرەنگاربوونەوەی تندروتیژی دژی ئافرەتان هەڵمەتەکانی زیاتر ڕادەگەێنێ ئیدی ڕێکخراوە تایبەتەکان بە ژنان و ئافرەتان دەکەونە کار و چالاکی بەڵام کامیان زیاتر لە خەمی کۆمەلگا و لە خەمی ژنان و کچانی کۆمەلگاکەمانن. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە پرۆژەیەکیان ڕاگەاندووە کە دوێنێ لە بازاڕ هەڵمەتێکیان دەست پێ کردبوو بۆ هوشیارکردنەوەی بەتێبەتی پیاوان و ژنانمان بەگشتی لە کۆمەلگاکەمانە بابزانینم هەڵمەتەیان چی بووە ڤیتیەکمانەیە دوای ڤیتیەکە دێنە سەر خودی پرۆژەکەیان کە لێرەوان میوانمانە قسە و گفتوگۆی زیاتر دەکەین با سەرەتا ڤیتیەکە ببینین. ئێمە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە قیسلێمانی هەستین بە دروستکردنی بڵاوکراوەیەک لەسەر مافی ئافرەت لە نێوان هاتنی ئیسلام و پێش هاتنی ئاینی ئیسلام لەو کاتانەیە کە ئافرەتان مافیان چۆن بوو و کاتێک کە ئیسلامی پیرۆز هات
چۆن مافێکی گێڕایەوە بۆ ئافرەتان ئێمە هەستین بەم پرۆژەیە کە ئەم پرۆژەیە بریتە لە بڵاوکراوەیەک 500 دانەمان لێ بڵاو کردوێتەوە لە ناو بازاڕی سلێمانیا مەبەستی ئەوەی کە ئینشاءڵڵا سوودی هەبێت و ئاشناکردنی مافەکانی ئافرەت لە ئاینی پیرۆزی ئیسلامە بە خەڵکی خۆمان و بە جاماوەری شاری سلێمانی جا لەم ناو بازاڕەیە لەگەڵ کۆمەڵێک خوشکی دڵسۆز و کۆمەڵێک کچی گەنجی داپۆشرا و هەستین بە بڵاوکردنەوەی ئەم بڵاوکراوەیە کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە و لە قەرەباڵخی شاری سلێمانیا هەستین بە بڵاوکراوەیە و بڵاومان کردوانێت. ئێمە وەکو کچانی گەنج لە ڕێکخای خوشکانی ئیسلامی هەستاین بە دابەشکردنی بڵاوکراوەیە کە تایە باسی مافەکانی ئافرەت ئەکات لە پێش هاتنی ئیسلام و هەروەها دوای هاتنی ئیسلام ئێمەش وەکو کچانی باڵاپۆش وەکو خۆمان چۆن ئەو مافانە ئەزانین ئەمانە هەوڵاتیانیش لەو مافانە بزانن وەروە هەموو کەسێک کتێب بگات کە نابێت و دژی ئافرەتان بکرێت لەبەرەوەی کە ئێمەش بەشێکی لە کۆمەڵگا وەروە مافی خۆمان هەیە. پێشەکی ئەم شانزە توندوتیژەیە کە دژی ژنان ئەکرێت داواکارم لە ژنان بە خۆیان ئاگاداری مافەکانی خۆیان بن چونکە لەبەر ئەوەی ئەگەر ئافرەت خۆی بە دوای مافی خۆی دانەچێت پێم وایە هیچ کەسێک بە فکری مافی ئەو دانیە پێویستە ئافرەتان نەک تەنیا شانزە ڕۆژ هەموو کاتێک لە فکری ئافرەتان هەبن چونکە ئافرەتان بناغی کۆمەڵگان پێویستە گرنگی بە ئافرەتان بدرێت لە هەموو ڕێکەوە چونکە ئافرەتان دایکن ئافرەتان خوچکن ئافرەتان کچن لەبەرەوەی ئەگەر بێت و ئافرەت نەبێت کۆمەڵگاش بەڕاستی بەرە و وێرانی ئەڕوان پێویستە گرنگی بە مافی ئافرەت بدرێت داواکەین لە برایان زۆر بە گرنگی سەیری مافی ئافرەتان بکەن چونکە بەڕاستی ئەوەنەی کە ئافرەت فداکاری ئەکا گرنگی بە پیاوانەیە با پیاوانیش هەر ئەوەنە گرنگی بە ئافرەتان پێم وایە ئیتر ئەو کێشانەی کە دروست ئەبێت دروست نابێت بەڕاستی ئەم شانزە ڕۆژە ئێمە ئەوەنەی کە لە توانامانە هەبووە توانیمانە چەند چالاکیە بکەین لەو چالاکیانەی تیان ئەم لەو چالاکیانە ئەم چالاکیە داواکاری و کەسانش کە ئەم بڵاوکرانە بڵاو کردێت بە سەریانە گرنگی پێبن بیخوێنەوە چونکە لەبەر ئێمە بۆ خوێندنەوەی بۆ ئەوە نییە کە لێمان وەربگرن و بیبن لە گۆشەیەکە فڕی بن چونکە باسی مافی ئافرەت دەکات لە ڕوانگەی ئیسلامەوە تەنیا شتێکی ئاساییتیانە نووسراوە و بڵاوکراوێکی بەسیط نییە گرنگی پێبن بیخوێنەوە بۆی لە مافەکانیان تێبگەن ئافرەتان اینجا ئەو پیاوانش کە وەریان گوتو لێمان بە بیبنەوە بۆ خێزانەکانی خۆیان بیخوێنەوە بێ لە مافی خێزانەکانیان تێبگەن. لەبێدازان و خۆشەویستان 25 هەموو ساڵێکی تشرینی دومی هەموو ساڵێک لە تاوای جیهاندا هەڵمەتێک ڕادەگەیەنرێت بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتان لە هەرێمی کوردستانیشدا چەندین هەڵمەت و چەندین ڕێکخراو هەن کە بۆ بەرەنگاربوونی توندوتیژی ئافرەتان ڕادەگەیەنرێت و لە ئێستادا ڕێکخراوی خوشکانی کوردستان پرۆژەیەکیان ڕاگەیاندووە کە ئامانجلەی بەرەنگاربوونی توندوتیژی ئافرەتان بزانانی ئەم پرۆژەیە لە چی پێک دێت و ئامانجیان لەم پرۆژەیە چیەوە چی بکرێت بۆی کە خوشکان و خانمان هۆشیار بن بۆی کە بتوان ئاگاداری مافەکانیان بۆی کە ستەمێکیان لێکرا چۆن مافەکانیان وەربگرن گفتوگۆ دەکەین لەو بار لەگەڵ میوانەکانمان بەڕێزان خاتوو نەزیر عەلی چالاکەوانی مافی ئافرەتان وەروە خاتوو پەیمان محەممەد چالاکوانی مافی ئافرەتان زۆر بەخێر بن سپاس بۆم دەرفەتان خاتوو نەزیر ئەگەر بێمە لای بەڕێستان سەرەتا بە کامە دەوترێت توندوتیژی کە بەرامبەر ئافرەتان دەکرێت. سەرەتا سەلامی خواتان لێ بێ سەلامی خوا لە بینەرانی بەڕێز بسم الله الرحمن الرحیم من کاتێک کە باسی توندوتیژی بکەم جۆرەها توندوتیژی هەیە توندوتیژی هەیە بە قسەیە توندوتیژی هەیە بە ئیشارەتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەکا ئەفەرمێ توندوتیژیە بە ئیشارەت لە کاتێکا کە باسی ئەمانەت پارێزی قسە ئەکا ئەفەرمێ ئەگەر کێکێک چاوی گێڕا قسەیەکی لەلا کردی چاوی گێڕا بە دەور و پشتا ئەمە ئەمانەتە ئەگەر ئەم ئەمانەتە خیانەتی لەکرا بە هەمان شێوە توندوتیژیە توندوتیژی هەیە بە دەستە توندوتیژی هەیە بە قسەیە بە جۆرەها توندوتیژی هەیە جا ئێمە وەکو ئافرەتان وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە سلێمانی تایبەت دژی هەموو توندوتیژیەکین بە
بەرامبەر ئافرەت بکرێ بەرامبەر هەموو ئەندامانی کۆمەلگا بکرێ بەرامبەر پیاو بکرێ بەرامبەر مناڵ بکرێ ئەگەر ئێمە هاستین بەوەی کە مافەکانی هەموو یەک تاک بە تاکەکان بناسیینین بە یەکتر من بزانم مافی مناڵەکەم چییە تونند و تیژی بەرامبەر ناکەم مافی پیاوەکەم چییە مافی باوکو دایکم چییە مافی خوشک و برام چییە مافی باوەڕداران چییە مافی بێ باوەڕ چییە ئەگەر ئێمە سەیری دەستوری مەدینە بکەین مافی هەموو تاک بە تاکەکان لە دەستوری مەدینەیە هەبوو ئەگەر ئێمە بینین بەراوردێکی لەوەکو لەم بڵاوکراوە هەیە بەراوردێکمان کرد لە بینی پێش هاتنی ئیسلام مافی ئافرەت چۆن بوو و دوای هاتنی ئیسلام مافی ئافرەت چۆن بوو بە کورتی و بە پوختی لەم بڵاوکراوە مافەکانمان دیاری کردووە و بڵاومان کردوێتەوە بۆ ئەوەی ئێمە پوختەیەکمان خستوێتە بەردەست خەڵک بە شوێنیا بگەڕێ بزانێ ئیسلام چەنە مافی بە خەڵگیاوە و پێش ئیسلام مافی ئافرەت مافی تاک بە تاکەکان چۆن بووە بە مناڵەوە بە گەورەوە بە هەموو تاکەکانەوە زۆر باشە دادە پێمان ڕوونە گرفتەکانی ئێستا چین و گرفتە کۆمەڵایەتیانی کە لە چوارچەوەی خێزانێکە دروست دەبن طبعاً ڕاستە هەمومانەگەر بگەڕێنەوە بۆ بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام و بە پێی ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە بین مافی یەکتر پێشێل نەکەین و مافەکانی بەرامبەرمان بدەین گرفت یا دروست نابێ یا ڕێژەکەی زۆر کەمە بەڵام واقعی ئێستا هەرێمی کوردستان چیمان پێ دەڵێ سەرچاوی و گرفتانی کە ئێستا و تیژانەی بەرامبەر بە ئافرەتان دەکرێت چین سەرەتا بە ناوی خوایۆرە سخۆشتان لێکم بۆ بەرنامەیە و سڵاو لە ئێوە لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئەسپەنی پێیان وڵی تونند و تیژی ئێستا مەسەلەن بۆ نمونەوەکو ئەوەی کە ئێستا هەیە بۆ دووشت ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەڵکی خوێندنەوەی زۆر کەم بووە و پاشانیش ئەوەی لە مافەکانی یەکتریش هیچ شتێک نازانن چونکە گەر ئینسان لە مافی یەکتر بزانێ هەر ئەوەی کە خوای گەورە مافی بۆ هەموو تاکەکان داناوە بۆ ئافرەت بۆ پیاو بۆ مناڵ بۆ هەمووی بەبێ جیاوازی بەڵام تایبەت ئەگەر ئافرەتانی ئێمە وشیار بن خۆیان ئەو مافەی کە خوای گەورە بۆی دیاری کردوون هەر ئەو مافەی خۆیان بزانن لەگەڵەوە شاگرنگی بە کەسی بەرامبەر بن هیچ گرفتێکیان بۆ دروست نابێت کەواتە ئەگەڕێت بۆ ئەوەی کە یعنی هوشیار نین خەڵکی ئێمە هوشیار نین یعنی ناشیانەوێ هوشیار بن ئێستا بۆ نمونە ئێمە کاتێکە ئەم بڵاوکراوەمان لە بازاڕە بڵاوە کردەوە زۆر کەس هەر لێی وەرراگرتی نەوی وەشی شیگرم نایخوێنمەوە بۆ لەبەرەوەی ئێمە تااقەتی خوێندنەوەمان نەماوە حەزمان لە خوێندنەوە نییە کەواتەی سەرەوە خۆی گرفتێکە لەبەرەوەی کە ئێستا ینی پێشتر ئافرەتانی ئێمە کە سەرەتا حیجابیان نەکرد لەگەڵ ئەوە شاکە حیجابیان پێش هەموو شتێک خەریکی خوێندنەوە بوون بۆی لە مافەکانی خۆیان بزانن بۆی کە وشیار بن بەڵام ئێستا بە پێشەوانەوە ئیسا الحەمدولله حیجاب زۆرە بەزووکە ئەوەی کە حیجابیان کردووە زۆر لە مافەکانی خۆیان نازانن هیچ شتێک لەبارەیە نازانن تەنانەت پرسیارێکی سەرەتاییشیان لێ بکەیت لۆ چی نەزانن گەنجەکان لەبەرەوەی هیچ ناگەڕێن بەدوایە خوێندنەوەیەکیان بۆی نییە زۆر باش خاتونە زیرە خێزان تا چەند ڕۆڵی هەیە لە بناغی دروستکردنی ئارامی بۆ خێزان و دوورکەوتنەوە لە تونتیژی بۆ منەگەر پیاەک تونتیژی بەرامبەر ئافرەتێ بکە ئەین زۆر لێکۆڵینی لەگەڵا بکە دەبین لە ناو خێزانێکدا پەروەردە بوو کە پڕبوو لە تونتیژی پڕبوو لە نائارامی ئەمە کاریگەری دەبێت دوجان لەسەر تونتیژی دژ بە ئافرەتان بەڕێست ئەگەر ئێمە دیقەت بین هەموو تونند و تیژەکان لە نەتیجەی فشارێکەوەی ئەم فشارە دەرونی بێ یا جەستەیی بێ هەموو هەیە هەر بابەتێ بێ لەوانەیە ئەگەر ئەم پیاوە گیرفانی بەتاڵ بێ فشاری دەرونی لەسرە چۆن بژێوی خێزانی بەخێو بکە پەیدا بکە یان ئەوە تا دەسەڵات وای لێ کردووە بە هەمان شێوە فشارێکی لەسەر دروست کردووە بە هەمان شێوە فشارەکانی دەرونیە فشاری جەستەی و نەخۆشەکان و ئەکا کە پیاو بەرامبەر خێزانی جۆرێک لە تونند و تیژی دروست بکە یان هەمان هۆکار ئەبێتە هۆی ئەوەی تونند و تیژی دایک بەرامبەر مناڵەکەی بیکە کە لەگەڵ ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر بەناحەق لە مناڵەکە تووڕەبی زوڵمە بە زوڵم حسابە ئەگەر ئێمە دیقەت بین ئەم خێزانە کە دروستە بێ بێگومان لە خێزانی بچووکە دایک و باوک و مناڵە لەم سێ کەسەیە تونند و تیژی دروستە بێ ئەی ئەگەر کۆمەڵێکی تر بێ خێزانی گەورە بێ کە باپیرە و نەنک و پور و خاڵ و ئەم بابەتانەیە تەکایەوە بە هەمان شێوە ئەمانەش هەر کەسە و مەعاناتی خۆی هەیە بەڵام مەعاناتەکان کاتێک کە دروستە بن دان بە خۆداگرتنی پێویستە و ڕەچاوکردنی زروف و باری دەرونی بەرامبەرەکان پێویستن کاتێک کە خێزانێک پیاوەکە فشاری دەرونی لەسرە دەوروبەر هاوکار بێت لەوە ئەچێت تونند و تیژی دروست نەبێ ئەو بە بۆچوونی منە و هەم بە هەمان شێوە ئەگەر ئافرەتێکیش مەعاناتی
کاروباری ماڵەوە، معاناتی کاروباری دەرەوە، معاناتی نەخۆشیەکان، معاناتی حەمل، معاناتی زۆری هەیە ئافرەتیش و معاناتی ئەوشەیە کە دایکە. طبعاً دایکیش گەورەترین قوتابخانەیە، مناڵ پەروەردە ئەکا، دایک پەروەردەی ئەکا. ئەم قوتابخانەیە تووشی معانات و تووشی فشار و تووشی ناڕەحەتی ببێ، طبعاً خێزانە دروستە بێ کە توند و تیژی لێ دروستە بێ. هەر ئەو تاکەی کە لەو خێزانەیە دروست بووە یەتە دەرەوە بە هەمان شێوە توند و تیژەکە لە بەرامبەر خەڵکی دەرەوەی ئەکا، چونکە بمانەوێنەوەمانەوێ کۆمەلگا لە تاکەکانی ناو خێزان دروستە بێ. هەر ئەو تاکەش یەتە دەرەوانێ ئەو ڕەفتارێک کە لە ماڵەوە هەیەی لە دەرەوە بە هەمان شێوە ئەینوێنێت و کاریگەری ئەبێ لەسەر دەوروبەر و کاریگەری بێت لەسەر کۆمەلگاش بە هەمان شێوە ئەو پەروەردەیە تەسیریان تێکات. زۆر باشەدا پێمان ئەو ژینگە و شوێنانەی کە توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان دەکرێت کوێ شوێن؟ ئایا تەنها خێزانە کاتی دەوامە بازاڕە کوێ شوێمانەیە کە ژینگە بێت و ئافرەتێدا توندوتیژی بەرامبەر بکرێت؟ بەڵێ وڵات توندوتیژی لە هەموو شوێنەکە بەرامبەر بە ئافرەت دەکرێت. تەنها مەرج نییە تەنیا مەسەلەن بۆ نەمە بە هەر نەیگەڕنەوە بە کۆمەلگا بن کۆمەلگا توندوتیژیەکە مەرج نییە. جاری وا هەیە مەسەلەن بۆ نمونە ناو خێزانەکانە تەنانەت دایک بەرامبەر بە مناڵەکەی ئەیکا وەکو نەزرەخان ئاماژەی پێە، یان مەسەلەن بۆ نمونە باوک بەرامبەر مناڵەکان ئەیکا. ئەم توندوتیژەیە ینی سەرچاوی گرتووە ڕاستە لە خێزانەوە سەرچاوی گرتووە، چکە ئەگەر خێزانەکان بۆ خۆیان بۆ شێوەی کە ئیسلام داوای لێکردوون خۆیان بۆ شێوەیە ڕەفتار کەن هیچ کامیکان توندوتیژە بەرامبەر بە یەکتری ناکەن. بەڵام جاری وا هەیە مەسەلەن بۆ نمونە گرنگی بەوە نایەن پاشان دان بە تواناکانی یەکتریان هەندرێ. کاتێک کە مەسەلەن بۆ نمونە ئافرەت یەک تواناییەکی هەیە ئەتوانێت بخۆی ئیشێ بکات لە بوارێکا مەسەلەن بۆ نمونە خۆی ببینێتەوە هیچ کەسێک هاوکاری نییە، تەنانەت خێزانەکە خۆی پاڵپشتی لێ ناکەن، چونکە لە پشتی هەموو کەسێکی سەرکەوتووە بە تاکید کەسێکی تر هەیە. ئەگەر بێت و ئافرەتێک پشتیوانی لێ نەکرێت لە ماڵەوە، ئەگەر کچە لەلایەن باوکی و براکانی و پشتیوانی لێ نەکرێت، ئەگەر خێزانە لەلایەن هاوسەرەکە و پشتیوانی لێ نەکرێت، بە تاکید ناتوانێت کاریگەریکی باشی هەبێت. کەواتە توندوتیژیە تەنیا ئەوە نییە کە بڵێن کۆمەلگا بەرامبەرمان ئەیکا، هەندێک جار تەنانەت خۆمان بەرامبەر بە خۆمانێکین. من دەمیشتەوە بکەمە پرسیار ئایا ژنان خۆیان توندوتیژی بەرامبەر بە خۆیان دەکەن؟ بە تاکید بەڵێ. ئەمە چۆنە؟ ئەمانەوەیە کە مەسەلەن بۆ نمونە جاری وا هەیە تەنانەت غیرەوە ئەکات کە مەسەلەن بۆ نمونە تۆ نەتوانی توانای بەرامبەرت ببینی، لەگەڵەوەیان لە جیاتی ئەوەی هاوکاری بی، لە جیاتی ئەوەی دەستخۆشی لێ بکەیت ببێتە پشتیوانی لە کۆتایی داویژ ئافرەتێکە هەڵڕەگەزی خۆتە سەرکەوتنێکی بەدەستهێناوە بەڵام بە پێشەوانەوە لەبەر ئەو غیرەی ژنانەیە کە هەیە بەداخەوە لە ناو ژنانە هەیە. من خۆم ئافرەتم ئەو غیرەیە جاری وایە غیرەکە زاڵترێکە، بەس ئەگەر ئاستی ئیمانی کەسەکە زیاتر بێت بەهۆی ئیمانەکەی وای لێ بکات کە نەتوانێت ئەو غیرەی بۆ دروست بێ، ئەگینا ئەو غیرەیەوە ئەکات کە ئافرەتی بەرامبەر بە ئافرەت توندوتیژی ئەکات. بەڵێ زۆر باش خاتون نەزیر بابین کەمێک باز لە پرۆژەکە تام بکەین. ئەمان چی لەم پرۆژەیە ئێوە پێتان وایە خەڵک گومانی هەبوو لەوەی کە ئێوە هاتون بەراوردێکتان کردو لەسەر توندوتیژی ئافرەتان پێش هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام و دوای هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام پێتان وا بوو کە خەڵک بە گومانەوەی لە ئاینی پیرۆزی ئیسلام پێی وایە کە ئاینی پیرۆزی ئیسلام مافەکانی ئافرەتان جێبەجێ ناکات و هاتون ئێوە بەراوردێکتان کردووە؟ بەڕاستی ئەم پرۆژەیە کە کاتێک من بیرم لێ کردوانێ ئەو شتانەی کە لەم سەردەمەیە ئەیبینم هەموو پرۆژەکان یەنەکایەوانێ بە بریقەداری بە جوانکراوی بۆ ئێمە کە لە ڕاستیە ئەوە نییە. یعنی ئێمە بۆچی 16 ڕۆژ دژی بین؟ بۆ هەموو تەمەنمان دژی نەبین؟ بۆچی لە 16 ڕۆژە بەس ئەم بابەتە بهێنینە پێشەوانێ و کار و چالاکی تیا بکەین؟ خۆ بە بەردەوامی توندوتیژی هەیە و ئەگەر بینین سەیریکەین هەموو ئەڵێن لە ئیسلام ژن بە ژن ئیسلام بۆ ئافرەت ئەمنە توندوتیژی کردووە، ئیسلام مافی مارەی نایەوە، ئیسلام مافی میراتی نایەوە. من هاتووم لەم پرۆژەیە یەک بە یەک باسم کردووە. پێش هاتنی ئاینی ئیسلام ئافرەت زیندە بە چاڵ کراوە، بەڵام ئیسلام هات مافی ژیانی بۆ ئافرەت گەڕاندەوە. هەچ کەسێک کچێک بەخێو بکات کە بوونی کچ نەنگی بوو لە پێش ئیسلامە، بوونی کچ ئەوە بوو کە خێزانەکە ئەبوو بەهۆی شەرمەزاری، ئەم کچە بێتاوانە ئەخرایە ژێرگڵەوە بە زیندوێتی زیندە بە چاڵ ئەکرا. بەڵام ئیسلام هات ئەمەی ڕەت کردوانێ بە هەموو شێوەیەک دژی بوو. مژدەی بەهەشتی پێەیە کە خۆشترین شتە باوکێک ئەگەر کچێک بەخێوکە، ئەگەر دوان بەخێوکە، ئەگەر سیان بەخێوکە، بە مەرجێک بەخێوکردنەکەی پەروەردەیی بێ کە گەورە بوو پەروەردەکردنەکە ئەو بێ
لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی جێگەومەکانەوە لە ڕووی بەپێی توانای خۆی ئیمکانەتەکانی خۆی سەرف کات بۆ ئەم کچە و دواییش بتوانێت هاوسەرێکی ئیماندار بە ئەخلاق بێتە داوای بیاتێ و دەست نەهێنێتە ڕێگەی ئەم کەسەش مژدەی بەهشتی پێدرێ بێ ئەوەی باسی ڕۆژۆکەی بکرێ بێ ئەوەی باسی نوێژەکە بکرێ بەس ئەم کارە بکە مژدەی بەهشت وەرەگرێ. ئەمە مافێکە بۆ ئافرەت گەڕاوەتەوە. یەکێکی تر لە مافەکان مافی مارەییە. ئافرەت پێش هاتنی ئاینی ئیسلام خۆی میراتی بوو بۆ خەڵکانی خاوەن کەسە مردووەکە. یعنی ئەگەر کەسێک مردەکەی وەفاتی بکردایە باوکی مێردەکەی و برای مێردەکەی ئەیانتوانی ئەم ئافرەتە وەکو میراتی بەرن. بەڵام ئافرەت لەوێ خۆی بوو بە خاوەنی میرات. خۆی بوو بە خاوەنی میرات کە خۆی میرات بوو. ئەمە لەوێ ئەمە خاڵێکی تر خاڵێکی ترەوەیە کە ئافرەت بووی هەیە و ئەتوانێت خۆی خاوەنی سەرمایە و دەزمایی خۆی بێت بێ ئەوەی بێوێت ئەتوانێ مەسروفی ماڵ و خێزان و کەسوکاری لێ بکە. بەڵام هیچ واجب نییە لەسەری لەگەڵ ئەوەیە کە مافی نەفەقە پێویستە لەسەر پیاو لەو ڕۆژەی کە ڕەزامەندی ئەدرێت ئەم دوو کەسە بە یەک بگەن وەکو خێزان نەفەقە ئەکەوێتە سەر پیاو و ئەگەر نەشیکات تاوانبارێکە کە بۆ ژیانێکی نەبراوە. بەڵام داد نەزیرە سەرس ناکەن شتەکە ڕەنگە پێچەوانە بوو بێتەوە سەردەمێک گەر مافیان پێنەدرا بێ ئێستا خەریکە مافەکانیشان استیغلالەکەن زیاد لە ڕادەی بە دەری خۆی ینی کچێک کە شووی نەکردو خوازبێنی دەچێتە داوای جاران ئەگەر مافی نەبوو بێ ئێستا هێندە داوا دەکات ڕەنگە لە ئاست توانایی ینی کوڕەکەیانە بێ یان لە کەلتوری ئەو کۆمەلگای و ژینگەیەکی تیا ژیوانە بێ. ئەمە بە جۆرێکی دیکەم کچە تۆند و تیژی نیە بەرامبەر بە خۆی دەیکالەوەی کە ڕەنگە بمێنێتەوە دەبێتە ئافرەتێکی قەیرە چووکە نمونەمان زۆرە لەم ڕووەوە. پێگومان ئەمەش تێنەگەشتنە لە ئاینی پیرۆزی ئیسلام. ئەگەر ئێمە تێگەشتبین لە ئاینی پیرۆزی ئیسلام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر خوازبێنی کچەکەت کرا لە دینی و لە ئەخلاقی ڕازی بووی هاوسەرگیری لەگەڵا بکە. کاتێک کە بەندەکان ئەیانویست خۆیان ئازاد بکەن ئەیانوت لە بەیتولمال ئازادی بکە و ئەگەر لە سوورەتی نورە ئەفەرمێ ئافرەتەکەش باشوی پێ بکات بۆ ئەوی خێزان دروستکە نەجاتیشی ببێ لە کۆیلایەتی. ئەمە ئایا مافی ئافرەت نەیراوە؟ ئایا ئەمە تێنەگەشتن ئەو پرسیارەی بەڕێزت ئەوەیە کە تێنەگەشتنە دووبارە لە ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەی کە هەبووە هاوکوفی هەیە بەڵام ئەوەی جاران کە هەبووە لە پێش هاتنی ئاینی ئیسلامەوە و ئێستاش گەڕاوەتەوە بۆ هەمان سەردەم ئەوەیە کە زۆر دڵمان بە دنیا خۆشە و دڵمان بە شتەکانی ناو دنیا خۆشە. بیر لەوە ناکەینەوە قیامەت نەبڕاوەیە و ئەگەر ئێمە ژیانێکی بەختەوەری ئەم دنیامانە بێ هی ئەو دنیاشمان بەختەوەرە بێت. زۆر باشە خات و پێمان گەرباز لە ڕۆڵی میدیا بکەین لە ئێستادا دەبینین زۆرێک لە میدیاکانی دیکە ئەوانەی کە ئەلمانین زیاتر ئێستا لەم چەند ڕۆژەدا هەمووی هەڵمەتی بەرەنگارونجی ئافرەتان ڕادەگەێنن بەڵام هەر لە میدیاکەی خۆیاندا زۆر جار ئافرەت وەکو کاڵایەک سێر دەکرێت ئافرەت وەکو ئەوە سێر دەکرێت کە وەکو پاری پێپیا بکرێت وەکوی کە بینەرێکی زۆری هەبێت و ئەوانیش دەستکەوتێکیان بەدەست بێت. ئەمە تا چەند کاریگەری هەبووە لە سەردژی توندژی ئافرەتان؟ خۆی لە خۆیان توندوتیژی بەرامبەر بە ئافرەت دەکرێت لەوێ چونکە لەبەرێ گەر ئەو ئافرەتانە نابێ خۆیان ڕێگەبن بۆ شێوە بەکار بهێنرێن ئەوەش گەڕێتەوە بۆ ئافرەتەکان خۆیان چونکە گەر ئافرەتێک خۆی ئەوە هەستەکە بۆ شێوەیە بەکارێت نابێ قبوڵی وەزع بکە. لەبەروی ئێمە هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە کە ئافرەت بە کاڵا نەکرێت. ئێستا مەسەڵەن بۆ ئێمە ئەم ئیشەکەی ئێمە یەکەین وەکو ڕێکخراوێکی ئیسلامی یعنی بە وەزیفەی خۆمانی ئەزانین کە ئێمە ئافرەت لە مافەکانی خۆی تێبگەێنین چۆ گەر ئافرەت لە مافی خۆی تێبگاوکە نەزیرەخان وتی بەڕاستی تووشی کێشە نابێت. ئەمەشی کەم ئافرەتانە ڕێگە ئەدەن بەو شێوەیە وەکو کاڵا بەکار بهێنرێن ئەگەرێتەوە بۆ خۆیان وەکو کاتژرانی ئەمەشی پێیان خۆیان توندوتیژی بەرامبەر بە خۆیانەکەن چونکە گەر ئافرەتێک خۆی نەیەوێ خۆی بشکێنێ کەواتە ناتوانێت هیچ کەسێک بشکێنێ دەگەڕێتەوە بۆ کەموشیاری ئافرەتەکان خۆیان و پاشانیش ئەو تموحەش کە بۆیان دروستە بێ تموحە دنیاییەکە یعنی ئافرەتێک کە لەو شتانە بەکارێ هێنرێ و بەکاریان ئەهێنن پارەیەکی زۆر بەرچاویان پێدرێ. ئەمەش دەبێتە هۆکارێک بۆی کە ئەم ئافرەتان لە خشتە ببرێن بەهۆی مادەوە. فعلا ئەگەر بۆ نمونە گەرەو لە ڕێکخراوێکی ئیسلامیا بێ و کەسانی کە لە ڕێکخراوێکی ئیسلامیەوە مەسەڵەن پەروەردە ئەکرێن بە فەزڵی خوای گەورە پەروەردەی ئەوەندە جوان ئەکرێن کە الحەمدوللا مادە بەلایان و گرنگ نییە بەس ئەوانی تر کە لە دینی خوا تێنەگەیشتون و پاشان لە خۆشیان تێنەگەیشتون ئاساییە بەلایانەوە لە پێناوی مەبلەغە پارەیە خۆیان تووشی ئەو گرفتە گەورەی. زۆر باشە کۆمنتی هەردووکتانمان دەوێت لە بەرەوەی بەرەو کۆتایی ئەم ڕێگەی بەردامەکە ڕێن دەمەوێت بزانم کۆمنتیەوە لەسەر توندوتیژیەکانی ئەم ساڵ چی ئایا بەگشتی توندوتیژیەکان زۆرتر دەبن و
و بە دیاریکراوی هۆکاری توندوتیژی چییە چونکە کۆمەڵێک بابەتەیە ئێمە باسمان نەکردەوە قەیرانانی کەسە لە هەرێمی کوردستانە هەن فەرمودارەماوێت وڵی دڵ قەیرانەکان خۆیان ئافۆن هۆکارێکن بۆ ئەوەی کە ئەم توندوتیژە بەڕاستیکی بکرێت چونکە بەڕاستی کە وەختی خێزانەکان کێشیان هەیە لەبارەی مادیەوە مەسەڵەن بۆ نمونە هیچی لەگەڵ یەکترا تەحملی نەماوە هەمووی لەگەڵ یەکترا مەسەڵەن بۆ نمونە کێشەی دەرونیەکان بەڕاستی زۆر زاڵن من پێم وایە ئەو توندوتیژەی کە ئەکرێت کێشە دەرونیەکانە زیاتر لەبەرەوەی کە بۆی کە دونێکی ئاراممان هەبێت باشتر بگەڕینەوە بۆ ئەسلی دینەکەمان کە خۆی گەورە چیمان داوا لە ئەکات هەرەوە بکەین شاڵا من پێم وایە ئەوە هۆکارێک بێت منیشەڵێم ئەم توندوتیژەی کە باس ئەکرێ ئایا چی ئیشێکی لەسەر کراوە ئەو ئیشانەی کە لەسەری کراوە بریتە لە چی بریتە لەوەی کە بچین سەردانی شوێنێک بکەین بچین سەردانی سزن بکەین بچین نا ئەوە نییە ئەوە ئیشی ئەم شانزە ڕۆژە نییە ئیشی ئەم شانزە ڕۆژە ئەوەیە ئەگەر ئێمە بکرێ بتوانین بچین مافەکانی یەکتر مافی هەمومان بە یەکتر بزانین مافەکانمان چییە مافی مناڵ چییە مافی دایک و باوک چیە مافی دەوروبەر چییە مافی کەسەکانی دەوروبەرمان چییە ئەو وەختە توندوتیژی ناکەین بەڵام هەموو ڕێکخراوەکان مەشغوڵ و کار و چالاکیەکەن کە دوورە لە توندوتیژیەوە ئەنی ئێمە لەم شانزە ڕۆژەیە پێویستە کارێ بکەین بۆ توندوتیژی بکەین نەک بۆ هەندێشتی تر ئێمە چەند بەرنامە چەند پرۆگرامێکی ترمان هەیە چەند پلانمان هەیە کە چەند کارێکی تر بکەین لەم شانزە ڕۆژەیە یەکێک لەوە کە جێبەجێمان کرد ئەوە بوو کە سیمینارێکمان کرد بۆ ئەو دایکانەی کە مناڵی خاوەن پێداویستی تایبەت بەخێوەکەن و دەستخۆشیمان لێکردن و خەڵاتی ڕێزنەلانمان پێبەخشین و لەگەڵ هەدیەکی بچووکە یەکێکی تر ئەوەیە کە ئەمانوێت سیمینارێ بکەین بۆ ئاشناکردنی گەنجان بە بوارە سیاسی و سەردەمیەکان بەو قەیرانانەی کە تازە دروستە بن بەو زاراوەست بریقەدارانەی کە ئێستا هاتوونەتە ناو کۆمەلگاوە ئێمە لێیان تێنەگەشتوین نازانین ڕادیکاڵ چییە نازانین ئەم بابەتانی کە هەیە چییە ئایا مافی ئافرەت لە ئیسلامە هەیە یان لە مافی مرۆڤ کە دانراوە مافی مناڵ کە دانراوە و ئەو نەخاڵی هەیە کە نەتەوەی گرتوەکان دایناوە ئایا ئەم مافانە ئێمە ئەیان ناسین ئێمە کارێک لە کارەکانمان ئەوەیە کە خولێکی یەک ڕۆژە بکەینەوە بۆ ئەوەی ئەم لەگەڵ سنتەری زەهاویە بە هاوبەشی بۆی ئەم مافانە بە ئەندامانی خۆمان بناسێنین بۆی مافەکانمان بزانین چییە دووربین لە توندوتیژی زۆر باش خەت نۆزیەگەر بیرمان نەچێت حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان تا چەند ڕۆڵیان هەیە لەوەی کە بەرەنگاری توندوتیژی ببنەوە جاران ئەگەر ناڕاستەوخۆ توندوتیژیان بەرامبەر ئافرەت کردووە ئێستا ڕاستەوخۆ دەبینین خوشکان لە نێو خۆپشاندانەکاندان ئێستا قوتابیان خۆپشاندان ئەنجام دەدەن بە لێدان و بە شەق و بە کۆمەڵێک شتی دیکە بەرەنگاری ئەم خانمانە دەبنەوە ئەمەش پێدوانیە بە کردار و بەکردەوە توندوتیژێجی ئافرەتان لەلایەن هێزەمنیەکان و دەسەڵاتداران ئەنجام دەدرێت بەڕاستی ئەگەر ئێمە دقت بین ئەوەی کە باسی خۆپشاندان ئەکرێ ئەو باسی توندوتیژی ئەکرێ ئەو نە توندوتیژی زیاترە بێ لەکوێی دنیاە هەبووە لە تەلەبە بدرێ تەلەبەیەکی گەنج هاتووە داوای مافێکی ڕەوای خۆی ئەکا مافێکی ڕەوایە کە لە کاتێکی سەدامێکی تاغوتە ئەم مافە ئەدرا لە هەموو عالەما ئەم مافە هەیە ئەم گەنجە هاتووە کە زۆر پێویستی پێیەتی چونکە مەکتەب تەواوکە هیچ دامەزرانێکی نییە لەگەڵ ئەوەیە شەقی تێ هەڵەدرێ لەگەڵ ئەوەیە لە ئافرەت ئەدرێ لە هەموو مافی هەمان پێشێ لەکرێ تایبەتتریش مافی ئافرەت تایبەتتریش مافی ئەو قوتابی ئافرەتانەی کە لە ناو داخلیەکانن بۆ کوڕێک هەیە بچێت دەبێ ئاوی بەڕاد بکڕێت و بیباتەوە بەس ئایا ئافرەتێک بە شەوە بە درنگانێکە چۆنی بڕوات ئاوێک پیاکات بیخواتەوە ئاوێک پیاکات چایەکی پێلێن لە بەشە ناو خۆیەکانە ئەمە هەمووی دژایەتی و هەمووی توندوتیژیە نەبوونی خزمەت گوزاریەکان لە بەشە ناو خۆیەکە ئایەوە توندوتیژی نییە بێگومان توندوتیژیە و ئەم هەموو قەیرانێک کە دروست بووە هەمووی ئەگەڕێتەوە هەمووی توندوتیژی دروستەکە زۆر سپاسدانەکەین دارنزیرە سپاسی ئێوەکەین دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە دەستان خۆش بێ زۆر سپاسدانەکەین بەڵازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دێنەوە لاتان
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانین نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازدان و خۆشەویستان دیارە خۆپشاندانی قوتابیانی زانکۆ پەیمانگەکان لە پێناو وەرگرتنی مافی خۆیان کە دەرماڵەیە جارێکی دیکە لە چەند ناوچەیەک خۆپشاندان و گرتبوونەوەیان ساز کردووە بایکۆتیۆڵەکانی خوێندنیان کردووە لە سلێمانی لە گرمیان لە ڕاپەڕین و هەڵەبجە خۆپشاندانەکانیان دەستیان پێ کردوێتەوە دیارە پاش دەڕۆژ وەستانی دەوام لە زانکۆ پەیمانگەکان لە پێناویەوەی کە کۆتایی بە خۆپشاندانەکان بێنرێ و لە هەمان کاتە دیارە حزبی باڵادەست لە سنووری پارێزگای سلێمانی زۆر هەوڵدەدا لەوەی کە بەشێک لە داواکاریە سەرەتاییەکان کە دەرماڵی تێدانە بۆیان جێبەجێ بکرێ بۆی کە کۆتایی بەم خۆپشاندانە بێنرێ بەڵام هێشتا بەردەوامە دوێنێک بەشێک لە ناوچەکان خۆپشاندانیان کردبوو ئەمڕۆ جارێکی دیکە قوتابیەکان دەستیان پێ کردوێتەوە لە سلێمانی گرمیان هەڵەبجە ڕاپەڕین دەچینە هەڵەبجە بۆی کە زانیاری زیاتر لە سامان وەرگین بزانین لە دوێنش کە خۆپشاندانیان کردووە قوتابیان کێ جوابی داونەتەوە کە هاتوۆتە سەرخەت دوجار وەزارەتی خوێندنی باڵا ئەنجومەنی وەزیران واروەها کێ دیکە بەدەم داواکاریەکانیان هاتوو ئەگەر سامان ئامادە بێت سامان دیارە هاوکەرانم ئاماژە بۆ دەکەن کە هێشتا سامان ئامادە نییە. وەڵێکاک جەلال لە ساڵی 2014 تا ئێستا دەرماڵەی خوێندکاران ڕاگیراوە کە قوتابیانی ناو شار ماگانە 6,000یان وەردەگرت پێم وابێ قوتابیانی دەرەوەی شار ماگانە 100,000یان وەردەگرت لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بە بڕیارێک ئەم دەرماڵەی ڕاگیراوە لە ئێستادا قوتابیان داوایەوە دەکەن کە ئەو دەرماڵیان بۆ خەرج بکرێت و لەگەڵیشیدا کۆمەڵێک کێشە و معناتی دیکەیان هەیە کە پەیوەندی بە بەشە ناوخۆیەکانەوە هەیە و پەیوەندی بە ئەو بابەتی خوێندنەوەوانە هەیە دەچینە پارێزگای سلێمانی پەیاملێرمان ڕامێر عوسمان وەردەگرین ڕامێر سڵای خوا لێبێت و ئەمڕۆ قوتابیان خۆپشاندان ئەنجام دەدەن. قوتابیانی زانکۆ پەیمانگەکان لە شاری سلێمانی خۆپشاندانیان دەست پێ کردوێتەوە هەڵبەتە خۆپشاندانەکەی پێشوو بۆ ماوەی چەند ڕۆژێک وەستا بەهۆیەوەی کە هێزێکی زۆر لە بەردەم زانکۆکانە جێگیر کرابوو لە شوێنانی کە خۆپشاندانی تێدا ئەنجام دەدرا بەڵام ماوەی هەفتەیەکە جارێکی دیکە خۆپشاندان دەستی پێکردێتەوە ئێستا من لە بەردەم کەمپی نوێی زانکۆی سلێمانی خۆپشاندانی قوتابیان لێرە دەستی پێکردێتەوە بەڵام تاوەکو ئێستا ڕێگەیان نەگرتەوە دوێنە نزیکەی 6 کاتژمێر ڕێگەی سەرەکی ڕاپەڕین قلیاسان ئەو ڕێگە سەرەکیانەی کە دێنەوە نێو سلێمانی قوتابیان گرتوبیان بە ڕووی شۆفێرانە بە هەردوو ئاراستەکەیە دیارە ئەمڕۆ تاوەکو ئێستا لە بەردەم کەمپی نوێی زانکۆی سلێمانی هەروەها
قوتابیانی پەیمانگای یان زانکۆی پەڵەتەکنیکی سلێمانیش بە ئامان شێوە خۆپشاندانیان ئەنجام داوەتەوە بەڵام تاوەکو ئێستا کەمپەکۆنەکەی زانکۆی سلێمانی خۆپشاندانیان ئەنجام نەیاوە نازانین دوای چەند کاتژمێرێکی تر ئەوانیش دێنە دەرەوە بۆ ئەنجامدانی خۆپشاندان و گرتبوونەوەی ناڕازایی یاخودنا دەچمە لای چەند قوتابیەک بزانم تاکەی درێژە بە خۆپشاندان دەدەن ئەگەر بێتە ئێرە سپاس دەکەم مەمنونم دەمەوێت پێم بڵێن ئێوە درێژە بە گرتبوونەوە و ناڕازایی خۆپشاندان دەدەن یا ئەمڕۆ کۆتایی پێ بەڵێ بەڕێزم وا دیارە ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی سلێمانی بەشێک لە زانکۆکانی دیکەی هەرێمی کوردستان ماوەی هەفتەیەکە بەردەوامی لە خۆپشاندان و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن لە ڕاستیدا چەند ئەگەر یەکەیە ئەوش کۆتایی هێنانی یەک جارێکی نیە بەڵکو تەنها هەڵپەساردنێکی کاتیە بەڵام ئەوە ژەمە تەنها ناتوانێت وەکو جامیعەی سلێمانی بڕیاری لەبێن ئەبێ لەگەڵ تەواوی نوێنەری زانکۆکانی دیکەیە کۆبینەوە ئەگەریش ئێمە وەکوتم بە تەواوەتی ڕای ناگرین تەنها هەڵپەساردنێکی کاتیە مۆڵەتێکی کاتی دەدەین بە حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو داواکاریەکانمان جێبەجێ بکە و ئەگەر نهاتن بەدەم داواکاریەکانمانە دووبارە بە شێوازێکی جیاوازتر دێن و سەر شەقام و بەردەوامی لە بایکۆتکردنەوە ئەمڕۆ لە بەیاننامەکەدا کە بڕیارە بخوێنرێتەوە هەڵپساردنی خۆپشاندانەکان ڕاگەێنە والله ئەویان ئەکە دووسەر و جەماعەتی کە بەیاننامەکە خوێنەوە من ناتوانم لێرەوە بڕیارە بم بەڵام ئێمە پێمان باشە تەنها زانکۆی سلێمانی ئەو بڕیارە نەدات بەڵکو لەگەڵ نوێنەری تەواوی زانکۆکانی دیکەیە کۆ ببنەوە هەمووان پێکەوە بڕیارێک بین لە قازانجی هەموومان بشکێتەوە چەند کۆبوونەوەیەک ئەنجام درا نوێنەری قوتابیان لەگەڵ ئەیداری خۆجەی سلێمانی ئێوە تا چەند ینی متمانەتان بۆ کۆبوونەوانەیە کە جێبەجێ بکرێن جا دوێنێ بەشێک لە قوتابیان کە من وەرم گرتنویتیان داواکاری ئێمە ئاڕاستی حکوومەتە نەکرێت بەڵێ بەڕێزم هەر لایەنێک هاوکاری ئێمە بکە ئێمە سوپاسێکن بەڵام ئێمەوە داواکاریەکانی ئێمە نەبوو کە حیزبێکی دیاریکرا بۆی جێبەجێ کردوین ئێمە داواکاری سەرەکیمان دەرماڵەیە و هەر لەسەرەوە داواکاری خۆشمان ئەمێنینەوە هەر لایەنێک ڕۆشت بێت بەڕای من داوای هەموو شتێکی گرو داوای دەرماڵەی نەکردووە و داوای سەرەکی ئەم خۆپشاندانەش دەرماڵەیە نەکشتی لاوەکی بۆیە هەر کەسێک ڕۆشت بێت نوێنەری خوێندکاران بەداخەوە داواکاری ئەمی نەگەیاند سپاس دەکەم دیارە دانیار بڕیارە پاشکەمێکی دیکە ئەو قوتابیانە بەیاننامەیەک بڵاو بکەنەوە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن دیارە بەیانلانەوە گرینگە بەیاننامەکە پێم وابێت ینی وەکو ئەو قوتابیە باسی کرد باز لە هەڵپساردنی خۆپشاندانەکانەکات بەڵای نازانین خۆپشاندانەکان ڕادەگیرێ یاکونا ئەگەر تۆ پێم بڵێ بێ خستم بۆ بکەی سپاس دەکەم دەمەوێت پێم بڵێ ئێوە خۆپشاندانەکانتان بەردەوامە بێت یا ئەمڕۆ هەڵیە پەسەر و کۆتایی ئەوەی تاکو ئێستاکە دابین خوێندکارەکان بڕارماندا ئەمڕۆ شەر بەردەوامی بەڵام بوو ئەگەرەکە بوو کە بانی بایکۆت بشکێنی چونکە ڕئیس قسمەکان زۆربان داوای لە خوێندکاران کە بایکۆت بشکێن بگەڕێنەوە بۆ هەڵەکانی خوێندن چونکە لەسەرێک شۆنە حەقیانێ چونکە زۆربەی خوێندکارەکان بەشداری ناکەن تەنیا ڕژێکی کەم لە خوێندکاران لێرە بەشداری من بۆی متکای یەک دەنگش لە خوێندکاران دەکەم هەمویان بێنە دەرەوانێ بۆی بەردەوامی بەخۆ بێشاندان و بایکۆتی هەڵەکانی خوێندن بێت تاکو بە پرسانی حکومەت بەشێکی جدیدی وەڵامانە دەنەوانێ لەسەر ئاستی حکومی تاوەکو ئێستا وەڵامی ئێوە نەدراوەتەوە بۆ چارەسەرکردنی کێشەی دەرماڵە چی شتێک ئێوەی ڕازی کردەوە کە کۆتایی بە خۆپشاندان ئێمە تاکو ئێستا هیچ شتێک مخنعکەرمان دەست نەکەوتەوە تاکو بایکۆت بشکێنی بەڵام تەنیا بوو کە دوێنێ شەو ڕئیسی جامعە بەیاننامەیەکی بڵاو کردووە کە دای لە خوێندکاران مامۆستایان کردبوو بێنە بۆ هەڵەکانی خوێندن بۆی بابەندی وادی ساڵی خوێندم من تەنیا ئەو کە لە خوێندکاران بڕیاریاندا کە بگەڕێنە بۆ هەڵەکان ڕامیار ئەو خوشکە فیکەیە کردێتە ملیەوە ئامانجی چییە لەو فیکەیە بۆ چی و فیکەیە ناوە لەگەڵ خۆیدا لەگەڵەوەیان کە بایکۆتی هەڵەکانی خوێندن بەردەوام بوو بەردەوامی لە گرتبوونەوە لە خۆپێشاندانەکە ئەو فیکەیە بۆ چی پێ وڵای ئەو فیکەم بۆ ئەوە هێنا بەس بەم حکومەتە بڵێن بەس بە فیکە ڕاوتانەنی بەس بە چۆ بکە بە فیکە ڕاویانەنی ڕاویان بڵێن وڵای شەڵای نەپشتیان بەخواڵم حەسبونەڵڵاه وەنیعمە الوەکیل هیچ شتێک ئەستەم نییە چونکە لەو دیکتاتۆرتر لەم وڵاتە لە وڵاتانی دەرەوەش خۆمان نەزانین لە نمونەی حوسنی موبارەکە سەڵدامە هەزارانی ترمانەیە کە لەو دیکتاتۆرتر بۆ عاقیبەتیان بە کۆتایی هاتوو کۆتاییان پێ هاتوو ئێمە فیکەیە زۆر بەتان پێ ئەوە لە دوێنێ بۆ بە دروشممان کاممان نازانم بە شێوازێکی مەدەین شارستانی هاتوونەتە سەر خەت ئێمە خۆ بەشانەی خۆ بەڵام بڕۆژان بینی خۆمان تونند و تیژی زۆراکرد ئێمە بڕیارمان دەکە هیچ تونند و تیژیەک نەکەنەوە وێستش هێزە ئەمریکان بە هیچ جۆرە لێرە وجودیان نیە ئێمە شار بۆ بڕیارماندا بەم شێوازە مەدەنیە درێژە بە خۆ پێشاندانەکەمی تەنیا چۆپڵە و فیکە و تاپکێشان بە هیچ شتێکی خۆشدانیان یەک پرسیاری بچووکم ماوە لەو قوتابیە بزانم ئەمڕۆ ڕێگە دەگرن یاخود ناسڵاو لێبێ دەمەوێت بە کورتی پێم بڵێ پرسیارم ئاراستی قوتابیەکانی تێ کردووە بەسەوە ماوە بڵێن ئەمڕۆ ڕێگە دەگرن یاخود هەر لێرە بەردەوام ئێمە سەرەتا داوای لێبردن لە خەڵکی شاری سلێمانیەکەین بەوەی ئەوەی بۆی دوێنێ بەشێک لە خوێندکاران بەهۆی تووڕەییانەوە ئاستەنگی هاتشۆیان دروست کرد ئێمە لەگەڵ ڕێگەگردن نین ئێمە لەگەڵ خۆپشاندانێکی هێمنانە و شارستانین بۆ گەیاندنی داواکاریەکانمان ینی ئەمڕۆ ڕێگە ناگرن ئەوەی تا ئێستا دیاران ڕێگە ناگرین پشت بەخوای گەورە و ئەگەر
تووڕەی خوێنکاران ببێتە هۆی ڕێگریکردن لە جوڵی ئۆتۆمبیلەکان نێمە داوای لێبوردن لە خەڵکەکەین ئەبێ بەدڵێکی گەورە وەری بگرن کارمەندانی مامۆستانی زانکۆ هێڵم بچنە ژوورەوە بۆ داوام یاخودمان زانکۆ کێشەی نییە هاتچۆی بەردەوامە خوێنکاران توانیان بچنە ژوورەوە بەشێک لە هۆڵی خوێندن و ئیمتحاناتن و بەشێکیش لێرە بایکۆتیان کردووە سپاس دەکەم ڕامیار ئێستا ئەوان لە بەردەم کەمپینۆی زانکۆ سلێمانین بەڵێ دەمەوێت بزانم پشتگیری و پشتیوانی مامۆستایانی زانکۆ بۆ قوتابیەکانیان چۆنن چونکە سەردەمێکیش مامۆستایانی زانکۆ خۆپشاندان و گردبوونەوەیان لە بەردەم هەمان زانکۆ لە هەمان شوێن دەکرد بۆ ئەوەی کە موچەکانیان لە وادەی خۆی بەبێ لێبڕین پێ بدرێت. باشە یەک پرسیارە با لێ بکەم هەڵوێستی مامۆستایانی زانکۆ لەگەڵ ئێوە چۆنە پشتگیریتانەکەن یاخۆ لەگەڵ داواکاری ئەویانی هەتاکو ئێستا ئەڵێن ئەم هەفتەیەش چاوەڕێ بکەن ئەگەر حکوومەت نەهاتە دەنگ دەرماڵەکان نەدران داواکارەکان جێبەجێ نەکران ئێمەش دێن لەگەڵ ئێوەیە بەشدارە بین و بایکۆچەکەین ینی پشتگیری تاوتانەکەن داواکاری پشتگیریمانەکەن بەس ئەم هەفتەیە مۆڵەت ئەیان ئەڵێن ئەم هەفتەیە ئەگەر حکوومەت نەهاتە دەنگ ئێمەش لەگەڵتانە بایکۆچەکەین و بەشدارە بین مۆڵەت یەک هەفتە ئەیان بە حکوومەت یەک هەفتەیان یاوە پێمان یعنی لە هەفتەی داهاتوو ئەوانیش لەگەڵ ئێمەن ئینشەڵڵا دەست و خۆش بێ سپاس دەکەم بەڵێ دەگەڕێمەوە لای تۆ دانیارەگەر پرسیارێکی دیکەتانێ زۆر باشە ڕامیان لەگەڵماندا بمێنەوە دواتر دەگەڕێنەوە لات و خۆپشاندانەکانمان بۆ بگوازەرەوە دەچینە دەڤەری ڕانیە دەڤەری راپەڕین پامنێرمان ڕێنازەر سەلام وەردەگرین ڕێناسڵی خوا لێبێت و لەوێ چالاکیەکان چین و لەوێش بامان شێوە قوتابیان خۆپشاندان ئەنجام دەدەن دیارە خۆپشاندان لە گەرمیان سلێمانی هەڵەبجە ڕانیە دەستی پێکردوێتەوە کە ڕوونە دیارە زیاتر لە پارێزگای سلێمانی خۆپشاندان دەکرێتەوە گەرچی هەمان گرفت و هەمان داواکاری قوتابیانی هەولێری زانکۆکانی هەولێریش هەیەە دیارە بەداخۆ ڕەنگە بەشێکی بۆەوە بگەڕێتەوە کە ئازادی و ڕادەربڕین لە سنووری ئەم لە هەرچەندە توندتیژەکان لە خۆپشاندانی دو هەفتەی ڕابردوودا لە سنووری سلێمانی زیاتر بوو بەڵام لێرە جارێکی دیگە خۆپشاندان دەستی پێکردوێتەوە قوتابیانی زانکۆی ڕاپەڕین درێژیان داوە بە گربوونەوەکانیان سەرەتایی گربوونەوەکەیان لە بەردەم زانکۆی ڕاپەڕین دەستیان پێکرد دواتر ئێستا داهاتوونێتە بەردەم مۆنۆمێتی ڕاپەڕین گربوونەوەیان ئەنجام داوە و ڕێگای سەری ڕانیە چاقڕنیان بە تەواتی داخستووە وەک خۆیان ئاماژەی پێ دەدەن بەردەوام دەبن تاوەکو وەڵامی داواکاریەکانیان دەدێتەوە لە ئێستادا ئەوەی دەبینن گربوونەوەی بەشێک لە قوتابیانی زانکۆی ڕاپەڕینە کە درێژیان بە گربوونەوەکانیان داوە من دەمەوێت لەگەڵ بکەم بەڕێز کە بێت ئێرە وەکو نوێنەری قسم بۆ بکەی تاوەکو ئێستا کەس وەڵامی داواکاریەکانی ئێوەی داوەتەوە ئێوە تاکوکەی بەردەوام دەبن ئێمە تاوەکو دەکەین بە فەرەوەکانمان بەردەوام لە خۆشانەرەکانمان ماوەی سێ هەفتە زیاتر بایکۆڵەتی هەوڵەکانی خوێندنمان کردووە بەردەمی لەسەر بایکۆتکردن بەڕاستی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هیچ وەڵامێکی زیاترمان نەدراوەتەوە بە بەلاش بکرێت ئێمە دوانێ وەڵامێکی زیاترمان بدرێتەوە پاشان پەرلەمانتانی ئۆپۆزیسیۆن دەسەڵاتیش لە پەرلەمان ئەو پرۆژە ئاسا بخەنە بەرنامەی کارەوە بەڕاستیەکە بخرێتە بەرنامەی کارە ئەو کاتە بمان دەدەکەوێت لە پەرلەمانتانی دەسەڵاتیان پەرلەمانتانی ئۆپۆزیسیۆن پشتیوان من دەکەنە پشتیوانمان وایە داواکاریەکانی ئێوە ئەوەندە قورسە کە حکوومەت ویلانە پەیوەندیدارەکان نەتوانێت بجێ بەجێ بکەن داواکاری ئێمە قورس نییە بەڕاستی داواکاری ئێمە سەرەتایی خۆمان ئەو بە یاسا ڕێکخراوە چەند جاریش دراوەتە پەرلەمانتانان بەڵام تاستا نەخراتە بەرنامەی کارەوە داواکاری ئێمە فرۆتنی دوو ڕۆژی نەوتە باشە پارەی 2 ساعاتی بە ئەو پەرلەمانتانە بەڕزانە دەڵێن پارەی 2 ساعاتی خاڵ سنوورەکانە ئێمە داوای سەرەکی ماڵەیە لەگەڵ هیچ لایەنە ئەگە هیچ حیزبێک و لەگەڵ هیچ لایەنێک ئێمە دژاتی ناکەین دژاتی حکوومەت هەرێمیش ناکەین تەنها داوای مەفسەرەتایی خۆمان دەکەین تاکەی بەردەوام دەبنەوە هەتا ئەو کاتی جوابێکی زمان لەدایان حکوومەت هەرێمی کوردستان دەرێتەوە ئێمە بەردەوام دەبین لەسەر بایکۆتکردنی خۆپشاندانەکانمان خۆش زۆر سپاس من دەمەوێت لەگەڵ بەشی شتریان قسە بکەم ئەو خاتونە کە بێتە ئێرە ئەگەر پێمان بڵێ باردۆخی قوتابیانی زانکۆ لە چ ئاستێکدا لە ئێستادا بەڕاستی لە ئاستێکی زۆر زۆر خراپدایە قوتابی هەیە پارەی پاسی پێنیە یاخود پێی هەیبا بچێت لەگەڵ خوێندکارەکانی بچێت بۆ کافتریا یاخود نان بخوا بەڕاستی ئەو دەرماڵە ماڵەیە کە بێەوە بدرێت جێگای خۆی دەگرێت دەتوانێت پێداویستەکانی بەشێک لە قوتابیان پڕ بکاتەوە بەڵێ بە تاکی دەتوانێت کەلێنێکی وڵای لای باشە زۆر باشە دەستەکان خۆش بێت من دەمەوێت لەگەڵ بەشتی شتریان قسە بکەم کە لێرە ئامادەن دەستمەلای ئەو
کاریەکانی ئێوە تاوەکو ئێستا کەس گوێ لێگرتووە ئێوە تاکەی بەردەوام دەبن ئەو وەرەقەی لا ئێمە هەر بەردەوامە بین بەردەوامە بین لەبەرەوەی ئێمە خۆپشاندانی هۆشیارترین چینی کۆمەڵگەیە و هێشتا جوابێکی مخەر نەزراوەتەوە بە ئێمە کە ڕازیمان کات و واز بینین هەر بەردەوامیشە بین ئێوە پەیوەنددارەکان نەتوانێت جێبەجێکە داواکاریەکانی ئێوە ئەوەندە قورسە کە حکوومەت نەتوانێت جێبەجێکە نەخێرە و نەقورس نییە مافێکی زۆر بچووکە ئێمە ناڵی داهاتی بیرەنەوتەکانمان بنێتەن هەر ماڵ و تاڵ بچووکترین مافی ئێمە بەڵێ لە ئێستا داوای دەیبینن گربوونەوەی قوتابیانی زانکۆی ڕاپەڕین بەردەوامی هەیە لە ئێستادا لە بەردەم مۆنۆمێتی ڕاپەڕین گربوونەتەوە وەک خۆیان ئاماژەی پێ دەکەن بەرداوام دەبن تاواکو وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە بەڵێ دەمێ ئاماژە بۆ بدەم لە ئێستادا ئامادەکاری بۆ دەکەن دەیانەوێت بچین بۆ بەردەم ئیدای ڕاپەڕین لەوێ درێژە بە گربوونەوەکان بەڵێ دەکرێت وەلایەوە ڕێزامنیەکان بەرەنگاری قوتابیان بوونەتەوە زۆر باشە دەچینە شاری هەڵەبجە پەیامنێرمان سامان فەتا وەردەگرین سامان سڵای خوا لێبێت و زانیاری و چالاکیەکان چین لێوێ بەڵێ دانیار سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی بەیان بێ دیارە لە هەڵەبجەش لە دوو شوێن خۆپیشاندانی خوێنکاران و خوێنکارانی زانکۆ و پەیمانگاکان بەردەوامی هەیە دەستی پێکردوێتەوە ئێرە بەردەم زانکۆی هەڵەبجەیە شەقامی سەرەکی بەردەم زانکۆکان گرتووە وە لێرەدا گردبوونەتەوە بەردەوامن لەسەر داواکاریەکانیان کە پێدانی دەرماڵەیە لە بەردەم پەیمانگای تەکنیکی و زانستە پراکتیکەکانش لەوێ خوێنکارانی زانکۆ و پەیمانگا لەوێ گردبوونەتەوە و سوورن وەجەخت دەکەنەوە لەوەی کە بەردەوام دەبن لەسەر داواکاریەکانیان تاکو حکوومەت دێتە سەر خەت و وەڵامیان دەداتەوە بە پێدانی دەرماڵە من قسە لەگەڵ ناکەم کە لە لە سلێمانی بەشداری کرد ئێوە 26 خاڵتان ئاڕاستی حکوومەت کرد سەرۆکی حکوومەت چی پێوتنا هیچ لە خاڵەکان جێبەجێ کراوەوەیەوە بەلای خۆی گەورە میێرەبان دەستان خۆشێت بەخێر بێن ئێمە وەکو من و کاکلۆفان کە هەردووکمان نوێنەری هەڵەبجە بووین شەممە کۆبوونەوەمان کرد لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمە هاتاوەکو 5.5 ئێوارە کۆبوونەوە بووین لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمە سەرۆکی حکوومەتی هەرێم کە دەستی پێکرد یەکەم شت وتی با قسەی دووبارەم ناوێت ئەوە بووێ من لە خۆمان ڕێکەوت بووین پێشتر نوێنەرێکمان دانابووکەوە قسەی هەمومان بکات و دوای ئەوە خاڵە بچووکەکانی زانکۆکان هەر کەسە و باسی کێشەی زانکۆی خۆی بکات ئەوە بوو ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی هەڵەبجە چەند کێشەیەکمان هەبوو داوای کێشەکانمان کرد و باسمان کرد و پێش ئەوەش یەکەم خەڵک کە باس کرا باسی دەرماڵە کرا بەڵام ئەو بوو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ جۆرێک ئامادە نەبوو کەوا وشەی دەرماڵە بێنێتەوە ناو سیستەمی خوێندن و ئەو بە ئێمە ڕاگەیاند لە هیچ وڵاتێکان نەبووە کە دەرماڵە بدرێ بە خوێندکار و خوێندنیشی بە خۆڕایی بێ ڕاستەکە لە هیچ وڵاتێکان نییە بەڵام ئەی لە هیچ وڵاتێکە هەیە کە خوێندکار خوێندن تەواو پارەی نەبێ ئێمە دیراسی وڵاتانی ترماگرێ ئێمە جیلی ڕۆشنبیرین خۆی مەجیلی عوام نین و تۆرانە دوای خشت کەوت بین حتا ئێستا هیچێکی لە خاڵەکان جێبەجێ نەکراوە ئەوەی کە لای ئێمە لای خوێندکارەوە دیارە هیچێکی لە خاڵەکان جێبەجێ نەکراوە و ئێمە جیلێک نین کەوا هەڵبخڵەتین ئەم قسانە و وابزانین قسەکانی ئێمە ڕاستە ئێمە دنیا بینین مەجالم بە ئێمە دنیا بینین ئێمە بینیومانە ئێمە دیراسی وڵاتانمان کرد ڕاستەکات دەرماڵە نییە بەڵام هەر ئەو خوێندکارە کە لەناو زانکۆیە کە ئەخوێنێت هەر لە دوای دەوامەکەی خۆی هەموو هەفتەیەک ئەتوانێت بۆ 27 بۆ 30 ساعات کار بکات و ئەو نە پارە بەدەستهێنێ کە بتوانە پاشایانە پێ بشی بەڵام ئێمە معاشی کەسوکارمان بڕاوە پارەی خۆمان بڕاوە دەرماڵە دەستخراوە دەبینە قاقامان بازاڕیان وەستاندووە معاش نادەن هەموو شتێکیان وەستاندوت بەتەواوی دەست نادەبینە قاقامان بەسەوە ماوە گیانمان دەرچێت چی دێ بۆ حکوومەت و سەرۆکی حکوومەت کە هیچ چیزێک لە خاڵەکانیەوەی جێبەجێ نەکردو ئێمە کە ڕۆژین لێش باسمان کرد وتمان با خاڵەکان پێش هەموو شتمان کاکەین با خاڵەکانمان جێبەجێ کرێ بەڵام حل یەکەم خاڵ و جارێک یەکەم خاڵمان داواکردنەکە بوو ئەوەی ڕەفز کردەوە جوابی نایینەوە هەر حسابی بۆ نەکردین داواکەین لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران لە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان لە پەرلەمانی کوردستان و هەروەها ئەم داوایە بگەێنێتە پەرلەمانی عراقیش و هەروەها بگەێنێتە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئێمە ئەمانەوێ بڕوات ئەمانەوێت دەنگی خوێندکار لە وڵاتە بڕوا خوێندکاری چەوساوە تکاتان لێکین بەدەم داواکانمانەوەرن ئێمە هاتین تاکوکی لە مافی خۆمانە ئێمە زوڵم لە هیچ کەسێک ناکەین دەستان خۆش من ئەچمە لای خوێندکارێکی تر ئەگەر بێنە ئێرەوە پەیامی ئەوە چییە تا چەند بەردەوامە بن وە سوورە من لەسەر داواکاریەکاندا ساماندا هەیە بەداخەوە سامانەمان توانین درێژە بە ڕووماڵەکەی تۆ بدەین سپاس دەکەین لەوەی کە لە هەڵەبجەوە لەگەڵمانە بۆی سپاس بۆ زانیاریەکانت دیارە
ئازیزان ئەوەی کە جارێکی دیکە دەستی پێکردوێتەوە لە پاش 10 ڕۆژ لە وەستانی دەوامی زانکۆکان ناڕزایی خوێندکاران و قوتابیانی ناو زانکۆ پەیمانگاکانە کە 2 هەفتە لەمەوە پێش هەرچەندە بەشێک لە ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان پشتیوانیان دەکردن بەوەی کە دیارە ئەم 2 ڕۆژە تا ئێستا پشتیوانیەکی ئەوتۆ وەکو 2 هەفتەی پێشوو پشتیوانێکی ئەوتۆیان نەکراوە هەرچەندە دیارەیەکێک لەو ڕێکخراوانەی کە دەستێکی باڵای هەیە لە ناو زانکۆکانی هەرێمی کوردستان و بەتایبەتی لە پارێزگای سلێمانی کۆمەڵی خوێندکارانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بە بڕیاری هاوسەرۆکیان هەڵوەشاوەتەوە کە ئەمە خۆی لە خۆیدا ڕەنگە بەشێکی دڵخۆشکەر بێت لەبەرەوەی کە زۆر جارەوەی کە قۆڕخکاری لە ناو ناوەندەکانی خوێندندا کردووە ڕێکخراوەکانی سەربەلایەنی دەسەڵات لە سنووری ئەم لایەکێتی و لە سنووری و لە پارتی دیموکراتی کوردستان ئەوەی بینیتان بەشێک بوو لە ڕووماڵی ناڕزایی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان. بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان لەگەڵ هاوکارم کاک جەلال بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بووبێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.